کاربەدەستانی پۆلیس لە ئێران دەڵێن بە مەبەستی ناسینەوە و سزادانی ئەو ژنانەی سەرپۆش لەسەر ناکەن بۆ ئەو مەبەستە کامێرا لە شوێنە گشتیەکاندا دادەنرێن. شایانی گوتنە ئەم هەنگاوە هەوڵێکی زیاتری کاربەدەستانی ئێرانیە بۆ جڵەوکردنی ژمارەی هەتا دێت ڕوو لە زیادبووی ئەو خانمانەی کە بەرهەڵستی ڕێساکانی پۆشینی زۆرم لێ دەکەن. لە ڕاگەیاندراوێکدا پۆلیسی ئێرانی گوتی سەرپێچیکاران پەیامێکی ئاگادارکردنەوەیان سەبارەت بە ئاکامەکانی نەپۆشینی سەرپۆش بۆ دەنێردرێت. هاوکات ڕاگەیاندراوەکە دەشێت ئەم هەنگاوە بە مەبەستی ڕێگریکردنە لە دژایەتیکردنی یاسای حیجاب جێی ئاماژەیە ئەم هەواڵە لە شەقامەکانی تاران بە ساردیەوە پێشوازی لێکرا. بەڵێ ڕاستە کە پێویستە تو پابەندی یاساکانی حیجاب ببیت، بەڵام شتێک بە زۆرم لێ بسەپێنرێت هەرگیز خۆش نییە. بە دڵنیاییەوە پرسەکانی دیکە زۆر گرنگترن وەک بابەتەکانی ئابووری و هەروەها بارودۆخی هاووڵاتیان. بە گوێرەی یاسای شەریعەی ئیسلامی ئێران دەبێت ژنان قژیان داپۆشن و جلوبەرگی سەر تاپا و دەڵب بپۆشن. بەڵام لەو کاتەوەی ژینە ئەمینی تەمەن 22 ساڵان لە نێو گرتوخانەی پۆلیسی ئاکار لە تاران گیانی لەدەستدا، لەو دەمەوە ژمارەیەکی هەتا دێت ڕوو لە زیاد بوو لە خانمان سەرپۆش ناپۆشن. لە ئاکامی مردنی مەحسا ئەمینی هێزەکانی ئاسایش لە ئێران بە توندی سەرکوتی ناڕزایەکانیان کردووە، هەرچەندە مەترسی ئەوە هەیە کە ژنان دەستگیر بکرێن، بەڵام هێشتا بە زۆری ژنان بەبێ پۆشینی سەرپۆش لە فرۆشگاکان و ڕێستورانت و هەروەها مۆڵەکاندا دەبینرێن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.